کێ دەبێتە ڕزگارکەری ڕیال مەدریت؟ ئەنچلۆتی، پێرێز یان بە خەبەراتنەوەی یاریزانەکە؟ هەمووان دەزانین ئەنجامەکانی یانەی ڕیال مەدریت لە چەند هەفتەی پێشودا خراپی بەخۆ بینیوە بە شێوەیەک کە شکستی کلاسیکۆ و دۆڕانەکەی میلان کاریگەری نەرێنی لەسەر ئەو یانەیە دروست کردووە کە بۆتە هۆکاری دەرکەوتنی کێشە سەرەکیەکانی ئەو یانەیە. خراپی ئەڵی بەرگری لە سەروی هەموو کێشەکانی یانەی شانەدایە بە شێوەیەک دوای پێکانی کارڤاخاڵ ڕێژەی زۆری ئەو گۆڵانی لەو یانەیە تۆمار دەکرێت لە باڵی ڕاستدایە. جگەلەوەش پێکانی ئیدێر میلیتاو کێشەی زیاتری دروست کردووە بەهۆی ئەوەی دەبێت یاریزانی لاو بهێنە شوێنەکەی بەهۆی نەبوونی شوێن گرەوە. لە ئێستادا پرسیارەکە ئەوەیە کێ دەبێتە ڕزگارکەری ڕیال مەدریت لە چەند هەفتەی داهاتوودا کە چەند یاریەکی گرنگ ئەنجام دەدات و دوو یاریان چارە نووسازە بەرامبەر لیڤەرپول و ئەتلانتا لە چامپیۆنز لیگ بە شێوەیەک ئەگەر لەو دوو یاریەدا شکست بێنێت ئەوە گەیشتنی بە قۆناغی 16 دەکەوێتە مەترسیەوە. لە ئێستادا هەموو چاوەکان لەسەر کارلۆ ئەنچلۆتیە کە دەبێت کارێک بکات ئەو یانەیە لەو بارودۆخە ڕزگار بکات، ئەویش بە گۆڕینی شوێنی یاریکردنی هەندێک یاریزان بە نمونەی ڤالڤێردی کە هەرکی باڵی ڕاستی بەرگری پێ بسپێرێت، یان دەبێت چاوەڕێی بە خەبەراتنەوەی بەشێک لە یاریزانەکان بکات بە نمونە کیلیان ممباپێ و جود بلینگهام کە ئاستیان وەک پێویست نییە و تەنانەت کاریگەریشیان لە یاریگادا زۆر کەم بۆتەوە. ئەگەرێکی تر بۆ ڕزگارکردنی ڕیال مەدریت لەدەست فرێرۆنتۆ پێرێزی سەرۆکدایە بە شێوەیەک کە لە مێرکاتۆی زستانەی داهاتوودا دوو گرێبەستی گەورەی امزا بکات بۆ دڵی بەرگری و یاریزانێکیش بۆ باڵی ڕاستی بەرگری کە ئەلێکساندەر ئارنۆڵد بژاردەی یەکەمە و بە شیاوترین یاریزان دادەنرێت. دوایین چاوەڕوانی هاندەرانی ڕیال مەدریت ئەوەیە کە هەرچەندە یانەکەیان بدۆڕێت و بکەوێتە بارودۆخێکی دژوارەوە بەڵام هاوشێوەی وەرزەکانی ڕابردوو بە بەهێزیەوە هەڵدەستێتەوە و نازناوەکان بەدەستدێنێت بە تایبەت چامپیۆنز لیگ. ڕیال مەدریت لە مۆرزەی چامپیۆنز لیگدا 4 یاری ئەنجام داوە، 2 بردنەوە و 2 شکستی هەیە و بە 6 خاڵ لە پلەی 18ی ڕیزبەندیەکەدایە. لە خوری ئیسپانیاش 8 بردنەوە و 3 یەکسان بوون و شکستێکی هەیە و بە جیاوازی 6 خاڵ لە دوای بەشەرەونەی پێشەنگەوەی.